خەڵکی قارەمانی قەرەناو شێخ بزێنی و ناو شوان و خاڵخاڵان سلاوێکی یەکێتیانەتان لێبێ. ئێوەمانان کە سەر قافڵەی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان بوون. ئێوەمانان کە داینەمۆی جۆش و خرۆش و درێژە پێدەری شۆڕشی نوێی گەلەکەمان بوون. لە ڕێگای تیپی 25 خاڵخاڵانەوە چەندین داستان و سەرکەوتنی گەورەتان تۆمار کرد بۆ گەلەکەمان. چۆکتان بە دوژمنی فاشست و باسی ئەو کادادا بوو. ئێستاش هەر ئێوەن کە لە ڕیزەکانی پێشەوەی خەبات و تێکۆشاندان، هەر ئێوەن کە دەتوانن کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابرەنەوەکان بسەلمێنن. هەر ئێوەشن کە دەتوانن میلەتەکەمان لەم قۆناغە سەختە بگێنە کەنانی ئارام. خۆشەویستان، دیارە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر وا بڕیاردرا بوو کە ئەم جارە بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوازێکی جیاوازتر بەڕێوە بچێ. هەوڵ بدەین بانگەشەیەکی مەدەنی و دیموکراسی بەڕێوە بەرین و هەوڵ بدەین هێرش و تانە لە هیچ لایەنێکی کوردستانی نەدەین تا ئەو کاتەی هێرشمان دەکرێتە سەر. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیم لایەنێکی دیاریکراو، لایەنێک کە کەرکووک و ناوچە دابرەنراوەکانی فرۆش هاتوون تۆمەتی ناڕەوا و بێویژدانانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حیزبی شەهیدان و لایەنگرانی دەهۆننەوە. من دەمەوێت بیریان بهێنمەوە. ئێوە لە کاتێکە هاتوون باسی خیانەت دەکەن، دیارە تاریخی باو و باپیرانتان بیر چۆتەوە. دیارە هەرەسی ساڵی 1975 بیر چۆتەوە کە میلەتەکەتان بە تەنیا بەجێهێشت و خۆتان ڕۆیشتن بەرەو هەندەران. دیارە کارەساتی هەکاریتان بیر چۆتەوە کە چەندین سەرکردەی گەلەکەمانتان خەڵتانی خوێن کرد کە هەندێکیان خەڵکی ئەم ناوچە بەڕێزە بوون، ئێستا و ئێستاش لاشەکانیان نەدۆزراوەتەوە. دیارە بیرتان چۆتەوە کە دەستان خستە ناو دەستی پاسداری ئێرانی بۆ دژایەتیکردنی خوشک و براکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. چەندین سەرکردەی ڕۆژهەڵاتی کوردستانتان تەسلیم بە ڕژێمی ئێران کردەوە و خەڵتانی خوێنتان کردن. وا دیارە بیرتان چۆتەوە کە سیوێکی ئاب خۆتان و هێزەکەتان سواری دەبابەی باسی فاشیست بوون. بە سواری دەبابەی باسی فاشیست شکۆی پەرلەمانی کوردستانتان تێکشکان، ئاڵای کوردستانتان خستە ژێر پێی پێڵاوەکانی باسیەکانەوە و ئاڵای عێراقتان لەسەر پەرلەمانی کوردستان هەڵدا. ئێوەی خەڵکی ئەم ناوچەیە سیوێکی ئاوتان قەت بیر ناچێتەوە تعدای شەرەفیان لە کورد و کوردستانیانی ئەم ناوچەیە کرد. خۆشەویستان، هەر لە بیدایەتی سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژاوە ئەوان بوون خەندەقی دوژمنکاریان لێدا، دەستیان خستە ناو دەستی دوژمن بۆ لە باربردنی شۆڕشی ڕۆژاوە. دیارە کاچی ڕاوێژکار زاکیرەی زۆر زەعیفە و ئەم شتانەی بیرچۆتەوە حەقی پێدەدەم قەی ناکە. بەڵام هەر ئەو ڕۆژەی کە جەنابەت خەریکی تۆمەت بەخشینەوە بووی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شەهیدان، هەر ئەو ڕۆژە هێزەکانی جەنابەت پێشڕەوی چاشەکانی تورکیایان دەکرد و کون بە کونی
شاخەکانی و کون بە کونی شاخەکانی برادۆست و ئەو ناوچانەیان دەکرد بە دوای گەرەلاکانی پەکەکە دەگەران بۆی سەریان لێکەنەوە و بیبەن بە پارە بیفرۆشن تەسپری دوژمنانی کوردی بکەن. دیارە ئێستا بایکۆتی دیارە جەنابتان و حیزبەکەتان ئێستا هاتوون بایکۆتی هەڵبژاردننی کەرکووک و ناوچە دابرێنراوەکانتان کردووە بە بیانووی ئەوەی کە کەرکووک داگیر کراوە بەڵام هەردوێنێ بوو فەرشی سوورتان ڕاخست بۆ ئەو کەسەی بەناو داگیرکەرە من نازانم ئەمە چەندی بەچەندە. لێرەوە دەمەوێت پێیان بڵێم ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین مام جەلال وا فێری کردوین هەر کەسێک دۆستایەتی مامکە دۆستایەتی دەکەین هەر کەسێک دژمان بوەستێتەوە سەری دەدەین لە باشک لە تاشە بەردەکانی کوردستان. خۆشەویستان هەڵ دەکەم گوێم لێ بگرن ئەم هەڵبژاردنە جیاوازتر لە هەڵبژاردنەکانی تر هەڵبژاردننی مان و نەمانی کوردستانیانی کەرکووکە هەڵبژاردننی چارەنووسساز بۆ کەرکووک و ناوچە دابرێنراوەکانە لە کاتێکە بە ڕیفراندۆمێکی سەقەت 150 خاچی کوردستانیان لەجێر دەست دەرهێناین ئەم جارە ئێوەمانان لە کاتێکە کە جنابی مام جەلال بەجێی هێشتوین کە شەهیدەکانمان بەجێیان هێشتوین ئێستا چاویان لە دەستی ئێوەیە ئەوان بە دڵ و دەروون لەگەڵمانان چاویان لە دەست و بازووی ئێوەیە کە ئەم جارە بۆ نێرەکانمانی بسەلمێنن کە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان هەر کوردستانی و هەر کوردستانی دەبێنەوە. شەڕی ئەم جارەمان شەڕێکی قورسە ئەوانانم گوێم لێ بگرن شەڕی ئەم جارەمان جیاوازتر لە شەڕەکانی تر شەڕی ئێمە لە بەختایە بۆ بەدەستهێنانەوەی مافە زەوتکراوەکانمان بۆ چەسپاندنی مافەکانمان لە ژێر دەستوری عێراق ئەم شەڕە بە هەموو هێز و لایەنێک ناکرێت دڵنیاتان دەکەمەوە ئەم شەڕە بە هێز و لایەنێک دەکرێت کە کەسێکی وەکو مام جەلال ڕابەرایەتی کرد بێ لە 45 ساڵی ڕابردوو ئەو کەسە کە توانی ئیلاقەیەکی بەرفراوان لە بەغدا و بناغەیەکی تۆکمە بۆ کورد و کوردستانیان لە بەغدا دروست بکات. شەڕی ئەم جارەمان بە هێزێک دەکرێت کە عیلاقاتێکی بەرفراوانی هەبێ لەگەڵ هێزە عێراقیەکان شەڕی ئەم جارەمان بە هێزێک دەکرێت کە ڕووبارەی خوێنی دابێ لە پێناو بەدەستهێنانی ئاوات و ئامانجەکانی میلەتەکەی. ئەو هێزەش تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە بە قوربانی یەکێتی نیشتیمانی کوردستان بم. هەموو کوردستانیان هەر چوار پارچەی کوردستان چاویان لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەی ئەم جارە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان. تکاتان لێ یەکەم هەوڵ بدەن خەڵک هۆشیارکەنەوە با خەڵک بە ویجدانەوە سەیری ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بکە چۆن هاوکاری هەر چوار پارچەی کوردستان بووین هیچ پارچێکی کوردستان نەماوە خوێنی ڕۆڵەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ نەرجا بێ لە پێناو دەست لەناو دەستخردنی خوشک و براکانمان لە پارچەکانی تری کوردستان. نمونەی زیندوش ڕۆژاوای کوردستانە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئەزمونە ئێستا لە ڕۆژاوا هەیە دڵنیا بن هەرگیز و هەرگیز بەدی نەدەهات.